لەژێر چەتری دیموکراسیەتە هەموو شتێک عیبە نیە تەنها ئیسلام نەبێت، تەنها سروشتی ئیسلام نەبێت. تۆ سەیری کە خۆشەویستەکانم هەچی گۆرانی بێشەیە گەورەترین حەفەلاتیان بۆ ئەکرێت لەژێر ئەم سەقفی کوردستانەیە جێ بێتەوە، هیچ شتێک عیبە نییە. پەیکەر دروستەکرێ لەو سلێمانیە کچ و کوڕ دەمیان ناوە بەناو دەمیەکترێوە لە کاتێکە بە ئیسلام ئەڵێن داوێن پیس سەیری خۆیان کە. ئەمانە هیچ عیبە نییە. سەتەها بەرنامەی ئابڕووبەرانە ئێواران پێشکەشەکرێ بەو خەڵکە، مسلمانش معەزەز مکەڕەم سەیرەکە، هیچ شتێ عیب نییە. ئەم هەموو مسەلسەلە فلیمە ئابڕووبەرانەی پێشکەش ئەکرێ، هەمووی ئافرەتی نیمچە ڕوود گاڵتەکردن بە دین هەمووی جێگەی ئەبێتەوە، تەنها وتەکانی خوا جێگەی نابێتەوە. ئەمە ئەو پەڕی غوربەتی مسلمانانە خۆشەویستم، ئەمە ئەو پەڕی زەلیلی و بێ لاوازی ئێمەیە.